زەویەکانیان بچێڵن بۆ تۆکردن بەڵام ئەپرسین کەی کاتی تۆکردنە کەی کاتی ئەوەیە کە جوتیاران ئەڵێن پەڵەیاوە یا پەڵی نەیاوە ئایا پەڵەیان چییە بەڕاستی و پێویستە چەنی زەویەکە تەڕ بێت ئەم کاتە گونجاوە زەویەکە گونجاو و ئامادەیە بۆ تۆکردن هەموو ئەم پرسیارانە ئاڕاستەی میوانەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز لوقمان عومەر بەڕێوەبەری کشتوکاڵی پێشکەوتوو کاک لوقمان فەرموو کاک لوقمان بەخێر بێت بەخێر بێ فەرموو بەخێر بێ بانی باش کاک لوقمان دووبارە بەخێر بێت کاک لوقمان بارانبارین ئەو ڕێژێ بارانباری مانوت لە ناو سنتەری شاری سلێمانیە ئەم ساڵ 48.9 ملیم باران باریوە و بۆ پار ئەم کاتە بەراورد بە پار ئەم کاتە ڕێژەکە زیادی کردووە پار ئەم کاتە لەم کاتەیە پەڵەیا بوو و ئەم ساڵ لە ئێستادا کە لەم بەروارەیەین و 48.9 ملیم لە ناو سنتەری شاری سلێمانیە باران باریوە پەڵەیاوە یا پەڵی نەیاوە نەخێر لە ناو شاری سلێمانیا تا ئێستا پەڵەی نەداوە تاوان وڵاتەکەی ئێمە وڵاتێکی کشتتوکاڵیە پەڵەدانی شتێکی گرنگە بۆ جوتیارانی وڵاتەکەی ئێمە خاوەنی مێژوێکین لە کشتتوکاڵە کە کۆنترین گوندی کشتتوکاڵی لە یەکێک لە کۆنترین گوندی کشتتوکاڵی لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە جیهانە گوندی چەرمۆیە کە مێژوەکەی گەڕێتەوە بۆ 1000 ساڵ پێشزایی بەڵێ زۆر باشە بە ئەمە لەو پرسیارەوە دەست پێ بکەین بزانین پەڵە چییە بە چ کاتێک ئەوتێت لەوەی کە پەڵەی یاوە یان پەڵەی نەیاوە وەکوتم لەبەرەوەی کە وڵاتەکەی ئێمە وڵاتێکی کشتتوکاڵیە جوتیاران زۆر بە پەرۆشەوە چاوەڕوانی پەڵەدانەکەن پەڵەدان ئەگەر بین پێناسەیەکی بکەین واتە تەڕبوونی ئەو بڕەخاکەی کە پێویستە بۆ چێڵان بۆ جووتکردن واتە پێویستە مەسافەیەک خاکمان تەڕ ببێ شێدار ببێ بۆ ئەوەی کە جوتیارەکان بتوانن جووتی پێ بکەن وڵاتەکەی ئێمە لە ئەگەر سەیری هەموو کوردستان بکەین نزیکەی 5 ملیۆن دۆنم زەوی دێممان هەیە زەوی دێممان هەیە کە ساڵانە ئەم زەویانە ئەکرێن بە زۆرینە یەکرێ بە گەنم و بە جۆ و بە نۆک و نیسک و پاقلە و تەنانەت کزنیش کاتی خۆی ئەکرا جوتیاران بە تامەزرۆ چاوەڕێی ئەم ڕۆژن کە پەڵەدان ئەکەوێتە ناوەڕاستی پاییزەوە ئەکرێت دە ڕۆژ پێشتر یا دە ڕۆژ پاشتر ئەمە کاتی پەڵەدانە ئەم کاتە زۆر گونجاوە بۆ کاتی تۆکردنی ئەم دانەوێڵانەیە واتە ئەم کاتە زۆر گرنگە بۆ ئەم دانەوێڵانە کە ئەم دانەوێڵانە خەینە خاکەوە جوتیارەکان زۆر بە ئومێدەوە لە ژیان ئەڕوانن یعنی جیاوازترن لە هەندێک خەڵکی کە سەیری ئەوە بکە لەو ساڵانانەی کە زروف نالەبار بوو حێسار هەبوو بەڵام جوتیار چاوەڕێی ئەوەیە کرد بارانی پەڵە بێ و گەنمەکەی ئەو گەنمە جوانە بخاتە ئەو خاکەوە بۆ ساڵی ئایندە بەرهەمی باتێ ئەگەر بین باسی بڕی باران بکەین بە وردی هەموو ملیمە بارانێک واتە 1 لیتر ئاو لە مەتر چوارگۆشەیەکە واتە 48 ملیم باران لە شاری سلێمانی باریوە هەموو مەتر چوارگۆشەیەک 48 لیتر ئاو هاتۆتە خوارەوە ئەم کاتە پلەی گەرما لە ناوەڕاستی پاییزایەتە خوارەوە بۆ دەوریوەری 25 کە باشترین کات بۆ ڕواندنی تۆوەکان یاخود باشترین جەو بۆ ئەوی کە ئەم تۆوی دانەوێڵەیەمان بڕوێ 12 پلە بۆ 25 پلە ئەمە کەش و هەوایەکی زۆر گونجاوە بۆ ئەوەی کە تۆوەکان بکرێنە خاکەوە پێویستمان بەوەیە کە ئەم خاکە شێدار ببێ واتە کاتێک کە جوتیارێک دێت تۆوێگە کاتە خاکەکەیەوە پێویستە کۆمەڵێ شت لە بەرچاو بگرێت لەوانە کەش و ئاو هەوا گونجاو بێ واتە کاتی کردنی ئەم دانەوێڵەیە بێ و یەکێ لە خاڵە گرنگەکان پێویستە ڕوتوبەیەکی تەواو هەبێ لە خاکەکە بۆ ئەوەی کە تۆوەکان چەکەرە بکەن واتە پێویستمان بە تەڕبوونی ئەم خاکە هەیە بۆ ئەوەی کە تۆوەکانمان چەکەرە بکن و بۆ ساڵی داهاتوو دانەوێڵەمان دەست باشە کاک لوقمان پێوانەیەکی زانستی هەیە کە پێویستە ئەوەندە سانتیم زەویەکە تەڕ بوو بێت پاشان تۆ بکرێت یان جوتیارەکان بەچی پێوانەیە ماکەن وەکوتم پێوانەکردن هەندێک شت هەیە پەیوەندی بەوە هەیە لەوانەیە لە هەندێک ناوچە بە 6 ملیم باران پەڵەبە بەڵام لە هەندێک خاکە بە 6 ملیم باران
پەڵە نەیە. تاوان ئەگەر سەیری ڕێژەی بارانبارین بکەین ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە؟ پەیوەندی بە کاتی بارانبارینەکەی واتە ئەم کاتە زۆر گونجاوە وەکو وتم ناوەڕاستی پایی زۆر گونجاوە بۆی کە ئەم بارانە ببارێت. دوو پەیوەندی بە پلەی گەرماوە هەیە واتە پلەی گەرماش ئەبێ گونجاو بێت چونکە ئەم بارانبارینە ئەگەر لە گەرمایەکە بارێک کاتێک پلەی گەرما بەرسەبێ بە هەڵمبوونیشمان زۆرە بێ ئەو کاتە وەکو پێویست خاکەکە تەڕ نابێ. پەیوەندی بە جۆری خاکەکەەوە هەیە چونکە هەندێک خاکمان هەیە بە ئاسانی ئاو ئەچێتە خوارەوە هەندێک خاکمان هەیە ئاوەکە بە ئاسانی ناچێتە خوارەوە وەکو وتم ئەبێ بەلانی کەمەوە 20 بۆ 30 سانتیم تەڕ بوو بێ بۆی کە جوتیاران بە گاسنەکەیان ئەمە دیاری بۆی کە ئەو کاتی چێڵانە ئەو گاسنە نابێ گڵی وشک بێتە دەرەوە ئەمە پەڵەدانە واتە ئەرزەکەمان هەموو شێدار بێ بۆ ئەوی کە ئێمە دانەوێڵەکەمان داچێنین. ئەمە لایەک هەندێک جار وەکو وتم هەندێک خاکی شمانەیە خاکەکەمان لێژە لەوانەیە ئەمە بە 6 میلیم باران تەڕ نەبێ بەڵام جوتیارەکان بە بەردەوام دێن هەر کەسە و لە ناوچەی خۆی بیر لەوە کاتەوە کە ئەو کاتەی کە 30 سانتینی هەڵکەن کاتێک کە باران باری لە مۆرزەیە و 30 سانتینی هەڵکەند و نەگەیشتە ئەرزی وشگەوەی تر ئەمەڵێ پەڵەیاوە بەڵام لە هەندێک مەرج نییە لە هەموو ناوچەکان بە یەکەوە پەڵە بە وەکوتم ئێستا لە ناو شاری سلێمانیا مەرج نییە لە هەندێک شوێن پەڵەی یابێ بەڵام لە شار باژێر پەڵەی داوە لەوانەیە لە قەرەداق و لە گەرمیان و لە هەورامان لە هەندێک شوێن پەڵەی داوی. باشە کاک لوقمان شێوازی بارانبارینەکە تا چەند کاریگەری هەیە بارانێکی هێواش و لەسەر خۆ بێت یان بارانێکی بەخوڕ بێت یان کاتەکەی زۆر بێ بارانەکە و یان کاتەکەی کەم بێت؟ بەڵێ تەمان باران پێوانەکردنی بارانی بەخوڕ و ئەوانە ئەگەر لە کاتژمێرێکە زیاتر لە 7 میلیم بارانباری کەواتە ئەمە بارانێکی بەخوڕە یاخود ئەتوانین بڵین بارانێکی بەقووەتە بەڵام ئەگەر لە 3 بۆ 7 باری ئەتوانین بڵین ئەمە بارانێکی مامناوەندە و هەندێک جار پێڵێن نمە باران یاخود بارانێکی لەسەرخۆ کە لە 3 میلیم کەمترە لە کاتژمێرێکە ئەم بارانە باشترە بۆ ئەوەی کە بە ئاسانی و بە باشی ئەچێتە خاکەکەوە ئەم بارانە باشە. ماوەی ئەم ماوەی 50 میلیم 6 میلیم بۆ 70 میلیم بەپێی خاک و شوێنەکان ئەمە پەیوەندی بەوەیە وا باشترە لە ماوەی 3 ڕۆژ 4 ڕۆژ بۆ 5 ڕۆژ تا هەفتەیەک لەم مودەیە ئەم بارانە ببارێت چونکە هەندێک جار لەوانەیە لە هەندێک جێگە بارانێکی زۆریش باری بێ بەڵام مەسافەی بارانبارینەکان بۆ نمونە ئەمڕۆ 10 میلیم باران باریوە بەڵام ماوەیەکی زۆری پێچووە ئەرزەکە دووبارە وشک بۆتەوە ینی مەرج نییە هەندێک جار بڵین کە بزەبت ئەوە 9 میلیم باران باری ئیتر ئەوە پەڵەیاوە ئەمە پەیوەندی بە کاتی بارانبارینەکەیە پەیوەندی بە شێوەی وەکوتم داکردنی بارانەکەوەیە پەیوەندی بە ئامادەی خاکەکەەوە هەیە بۆ ئەو کاتەی کە خاکەکە گونجاوە وەکوتمان ناوەڕاستی پاییز خاکە گونجاوە بۆ دانێوەڵەکردن. زۆر باشە کاک لوقمان بابێنە سەر گرنگی پەڵە چییە یاخود بڵێن دواکەوتنی باران و پەڵە چ خەمێک لای جوتیاران دروست ئەکات؟ تاوان وەکوتمان وڵاتی ئێمە زۆرترین ئەو بەرهەمانەی کە لە وڵاتی ئێمەیەکرێت دانەوێڵەیە لە سنووری سلێمانیان نزیکەی 1.2 ملیۆن ئەرزمان هەیە دێمە کە زۆرینەی ئەم زەویانە ئەکرێ بە گەنم دیارە دواکەوتنی پەڵە تەئسیری هەیە لەسەر ماوەی پێگەیشتن چونکە ئەگەر سەیری گەنم بکەین پێویستی بە 160 ڕۆژ بۆ 180 ڕۆژ هەیە بۆ ئەوی کە پێ بگا لەو ڕۆژەوە کەیکەینە خاکەکەەوە کاتێک ماوەی پەڵە دواکەوێت تەب ئەنداچاندن دواکەوێت ڕواندنی دواکەوێت کۆمەڵە تەئسیریە لەولاوە گەرمای لەکە بەرهەمەکەمان وەکو پێویست نابێ و هەندێک جاریش ئەم بەرهەمە ئەگەر لە کاتی خۆیان سەوز نەبێ واتە پێش هاتنی سەرمای زۆر سەوز نەبێ سەرمای زۆریش تەئسیریتیەکە بەسن و ئەوانە تەئسیر لە تۆکانمانەکە. زۆر باشە با باس لە کاریگەریەکانی پەڵەش بکەین چ کاریگەریەک دروست ئەکات کاتێک کە پەڵە ئەیات ئەو کاریگەریانە چینکە دروستی ئەکات؟ تاوان وەکووتمان نەک بۆ دانەوێڵە پێویستە هەموو ئەو کەسانەی کە داری ژەڕوێنن دارەکان دوای پەڵەدان بڕوێنن بە تایبەتی ئەو دارانەی کە گەڵاکانیان ئەوەرێ لە ناوچە گەرمەکان نەک لە ناوچە زۆر کوێستانەکان لە ناوچە گەرمەکان پێویستە ئەو کاتانە دارەکان بڕوێنن چونکە ئەو کاتە خاکەکەمان لەبارە بێ بۆ گەشەی هەموو ڕووەکەکان خاکەکەمان لەبارە بێ بۆ ڕواندنی هەموو تۆکان ئەمە کاتێکی گونجاوە بەڵام ناکرێ یەکسەر کە بارانی پەڵەکەش باری بۆ نمونە ئەمڕۆ پەڵەیاوە جوتیارەکان یەکسەر
دەستکەن بە چێڵان چونکە ئەبێ یەک دوو ڕۆژ خاکەکەمان هەوایەک لی بە تۆزێ هین ببێتەوە ڕادەی شیەکەی بە شێوەیەک بێ کە تۆوەکانمان بە باشی بڕوێن چونکە ناکرێت لە خاکی قوڕینە تۆوەکان بە باشی ناڕوێن و خاکەکەش زۆر وشک بێتەوە تۆوەکان بە باشی چەکرە ناکەن. باشە بۆ نەمام و درەختیش بە هەمان شێوەیە ئێستا کاتی ئەوەیە کات بۆ نەمام تەڵەن نەمامەکان درەختەکانمان نەکرێن بە دوو بەشەوە ئەوانەی کە گەڵاکانیان ئەوەرێ لەگەڵ ئەوانەی کە هەمیشە سەوزن. گەڵاوەریەکان با بۆ نمونە سنەوبەر و زەیتونەکان سنەوبەر و زەیتونەکان وا باشترە ئێستا بێڕوێن ڕاستە لە هەموو کاتێکی ساڵە لەبەرەوەی کە ئەمان لە سەڵان یاخود لە هینیەکان ئەکرێ بڕوێنێ بەڵام مانگی حەوت و وەش ئەو کاتانەی کە زۆر گەرمە ناڕوێنرێ چونکە تۆ کاتێک کە ئەم سنەوبەرە یاخود ئەم دارە ئەخەیتەوە پێویستە ژینگەیەکی بۆ دروست بکەیت واتە ئەبێ کەشێک خۆڵێکی باشی بۆ ئامادە بکەیت کە ئەو خۆڵی لە دوای پەڵە هەیە ئەو شێداربوونە باشترین کاتە بۆی کە بڕوێنین بەڵام ناکرێت لە ناوچە ساردەکان بە تایبەتی دارە گەڵاوەریوەکان لە پاییزا بڕوێنین ئەکرێ دوای نەمانی سەرما دارە گەڵاوەریوەکان بڕوێنین و ئەکرێ دارە گەڵاوەریوەکان قەت ناڕوێندرێن تا ئەو کاتەی گەڵاکانیان لێ نەبێتەوە چونکە پێویستە ئەو خۆراکەی لە گەڵاکانایە بچێتەوە ناو قەدی دارەکە بۆ ئەوی کە دارەکە سوودی لێ ببینێ بۆ ساڵی ئایندەی. باشە کاک لوقمان سەبارەت بە ئەو باخانەی کە نەمامی تایە ئەو باخانش پێویستی بە کێڵان هەیە لە مۆرزەیە؟ تاوان کێڵان گرنگی زۆرە تاوان خاک پێویستی بە تەهوێیە لە ناو خاکە زیندەوەرە بچووکەکان هەن کە سوود بە خاکەکەی گەێن و خۆراکەکان یاخود گەڵای ڕۆکەکانمان بۆشیەکەنەوە پێویستی بە هەناسەدان هەیە کێڵان بژارەکانمان بۆ لە ناوبا کێڵان هەندێک زیندەوەری زیان بەخشەیە لە بنی ئەرزەکە بۆمانەهێنێتە بەر سەرما کێڵان سوودی هەیە بەڵام کێڵانی ڕۆکێک یا درەختێک یا هینێک هەمووی کات و سات و ئینی خۆی هەیە. زۆر باشە کاک لوقمان ئاماژەت بەوە کرد کاتێکە بارانێکی زۆر باری بێ ئەبێ دوو ڕۆژ چاوەڕە بکرێت و لە دوای کێڵانەکە جوتیارەکان کێڵان بکەن بۆ خاکەکانیان بەڵام ئەگەر بێت و ئەو دوو ڕۆژە چاوەڕە نەکەن ئەتوانین بڵێن لە دوای دازیان ئەگەێنێت بە بەرهەمەکانیشان بە بەروبوومەکانیشان؟ طبعاً چاوەڕێکردن چۆنە من لێرەوە ڕێنمایی جوتیارەکانەکەم جوتیارەکان دوو جۆر زەویمان هەیە هەندێک زەویمان هەیە کە بۆرن یاخود پەرێزن ئیساڵی پێشتر ئەمە بە هیچ شێوەیەک ناکرێ پێش پەڵەدان ئەمانە داچەندرێ واتە ئەبێ بارانی پەڵە ببارێ باران ببارێ و اینجا ئەم زەویانە داچەندرێت چونکە داچاندنی ئەمانە وەکوتم تۆ ناکرێت تۆیە بکەیتە ئەرزە و تۆکە بچێتە ئەرزێکی وشکەوە چونکە ئەم دەنکە گەنمانە ناڕوێن و ئەگەر شێدار نەبێ و شەیەکەی وەکو پێویست نەبێ و هەندێک جاریش ئەگەر زۆر قوڕ بێتەوەکە مەجای ڕواندنی نییە هەر وەکو پێویست گەشە ناکە یاخود ئەرزەکەمان بەباشی شی نابێتەوە و ناتوانێت بێتە دەرەوە ئەم ئەرزانەی کە پەرێزن یاخود بۆرن ئەبێ پەڵە بە ئینجا جوتیارەکان دایچێنن ئەکرێ هەندێک ئەرز ئەگەر وەرد بێ واتە ساڵی پێشووتر کرابێ بە نۆگ یاخود بە بێستان یاخود کێڵدرابێ بە وەرد ئەکرێ ئەمانە دایچێنن. من بەڕاستی ئێستا تێچووی بەرهەمهێنان قورس بووە لەسەر جوتیارەکان هەر لە کێڵان و لە سەماد و لە هەموو و پێداویستیانەی کە هەیە قورس بووە لەسەر جوتیارەکان پێویستە جوتیارەکان ڕێگەیەکی زانستی بگرنە بەر بۆ ئەوی کە بەرهەمەکانیان زیاد بکەن واتە لە دۆنمێکە چاوەڕێی ئەوە نەکە 300 کیلۆ 500 کیلۆ گەنمی باتێ ئەبێ ڕێگەیەکی زانستی بگرێتە بەر تۆی باش بەکاربێنێ سەمادی باش بەکاربێنێ بە ڕێگەیەکی زانستی بەکاربێنێ کێڵان و هەموو خزمەتگوزاریەکانی بۆ بکا بۆ ئەوی کە بەرهەمێکی زیاتری دەستکەوێت لەو دۆنمەیە و کە بتوانێت ئەو مەساریفانەی کە هەیە بە باشترین شێوە دەستی بکەوێت. ساڵی ڕابردوو بارانێکی باش هەبوو سواز بۆ خوا بەرهەمی ساڵی ڕابردوو وەکو گەنم باش بوو تقریبان ئەتوانین بڵین لە دۆنمێکە لە سەر و 750 کیلۆ بوو بەڵام ئەکرێ ئەم بەرهەمە زۆر زیاتر بکەین وڵاتەکەی ئێمە وەکووتمان خاشێکی بەپیتمان هەیە کەش و هەوایەشی لەبارمان هەیە ئەکرێ ئەم بەرهەمە لە دۆنمەکانە یاخود لەو مەساحەی کە هەمانە زیادی کەین بەڕاستی ئەمە ڕێگەیشی باشە یاخود ئەم ڕێگە زانستیە بگرینە بەر بۆی کە هەم سوودێکی باش بە جوتیارەکان بگەین و هەم بتوانین لە وڵاتەکەمان لەوە ڕزگارکەین کە پێویستمان بە بەرهەمی وڵاتان بێت. بەڵێ کاک لوقمان چی سەبارەت بە
ئەو زەویانەی کە کراوە بەڕەس شێوازی دروست و زانستی مامەڵەکردن لەگەڵ ئەو زەویایە چۆنە؟ طبعا یەک شت هەیە نەمام ڕواندن ئەبێ شوێن و جۆری گونجاو بدۆزیتەوە بۆ بینەی کە گرنگە. من بەردەوام لەگەڵ ڕواندنی نەمامم، بەڵام پێش ئەوەی هەر دارێک بخەینە خاکەوە ئەبێ بیر لەوە بکەینەوە تا چەند ئەم دارە لەگەڵ ئەم ناوچەیە گونجاوە، تا چەند لەگەڵ ئەم کەش و هەوایی ئێمەیە لەبارە. بەداخەوە لە وڵاتی ئێمە هەندێک جاردار ئەڕوێنین، بەڵام دوای چەند ساڵێک سەیرەکەن دارەکانمان ڕەشەبائیشکێنێتەوە وشگە بێ، تووشی هەندێک گرفتە بێ، گرفتمان بۆ دروستەکە مەساریفێکی زۆر لەگەڵ کەش و ئاو هەواکەی ئێرە ناگونجێ. بۆ ڕەزیش بە هەمان شێوەیە کە بیکەی بە ڕزەکەش بە هەمان بۆ ڕزەکەش بە هەمان شێوە ئەبێ تۆ لە هەر جێگەیەک ڕەس ئەڕوێنی، هەر دارێک ئەڕوێنی ئەبێ دیراسێکی تەواوی خاک و ئاو و کەش و ئاو هەوای ناوچەکە بکەی ئینجابی دارەکانت بڕوێنی، ئینجابی دارەکانت بڕوێنی. چێڵانی ڕەزەکانیش بە تایبەتی لە وڵاتی ئێمە زۆرینەی ڕەزەکان لە بەهارانە ئەچێڵدرن بۆی کە هەم تەهویەک بابەهینەکەەوە هەم ئەو بژاری کە هەیەی لە ناوی بەرێ. بەڵام ئەوەی کە گرنگە لای من گرنگە پێویستە ئێمە بزانین داری گونجاو لە شوێنی گونجاو بڕوێنین. ئێمە وڵاتێکی کشتتوکاڵیمانەیە، خاک و ئاو هەوایەکی لەبارمان هەیە بۆ هەموو درەختەکان، بەڵام درەختێک لە شوێنی گونجاوی خۆی و ئەکرێت دیراسە بکەین بزانین چ درەختێک گونجاوە بۆ ئەو ناوچانە. ناکرێت دوای چەند ساڵێک درەختێک بڕوێنین و وشک بێ. زۆر باشە. پێویستە چەند ساڵ جارێک جوتیارەکان زەویەکانیان بکەڵن و بەجێ بێڵن بۆی پشێک بن بەو زەویە، یاخود بەربوومی وەکو پاقلەمانی تیا بڕوێنن. طبعا چێڵان بەرهەمە پاقلەمەنیەکان زۆر گرنگن بۆ زەویەکان، چونکە بەرهەمە پاقلەمەنیەکان نیسک و نۆک و ئەمانە ئەکرێ لە دەوراتی زراعیە بەکاری. دەوراتی زراعی ئێمە پێویستە خاکەمان بە پیتی وێڵینەوە، بە پیتبوونی خاچی ژەشێک لەو ڕێگەیانی کە خاکانمان بەپی دەکا کردنی ئەم بەرهەمانەیە لە ساڵێکە. بە تایبەتی لە زەویە دیێمەکانە ئێمە ناتوانین بڵێن لە وەرزیەکە بیکەین بە بەرهەمێکی هاوینەی پاقلەمەنی یاخود لە زستانە بیکەینەوە بەدانیوەڵا، بەڵام ئەکرێ ساڵێک زەویەکانمان بکەین بە نۆگ یاخود بە پاقلە یاخود بە نیسک یاخود یەکێک لەم بەرهەمانە، چونکە ئەم بەرهەمانە یەکێکن لەوانەی کە زەویەکانمان بەپی دەکەن وە ساڵی داهاتوو بیکەین بە ئەو دانەوێڵانەی کە زەویەکانمان هیلاگەکەن وەکو گەنم و جۆ ئەوانە. وا باشە گەنم و جۆ ئەوانە دوای پاقلەمەنیەکان بکرێ بۆ ئەوی کە بەرهەمێکی باشمان باتێ. بەڵام ئەکرێ لە زەویە بەراوەکانە، ئەکرێ هەر لە یەک ساڵە ئێمە دوو بەرهەممان دەستکەوێ، هەم لە زستانە بیکەین بە بەرهەمێک و لە هاوینی شا بیکەین بە بەرهەمێکی پاقلەمەنی دوایی هینەک. بەڵکات لوقمان باست لەوە کرد کە پێویستە ئێمە خاکەکەمان و کەشوهەوای شوێنەکەمان بزانین، ژینگەکە بزانین، پاشان نەمامێکی بۆ هەڵبژێرین بۆ ئەو شوێنە. کەشوهەوای با بڵین سلێمانی بنمونە وەرگین، دەوروبەری سلێمانی یان شار باژەر وەرگین، چ نەمامێک گونجاوە بۆ ئێرە. لە ماوەکانی ڕابردووە ئەومان بینی لە شەقامەکانی سلێمانیە سەبابە زۆر ڕوێنرا، بەڵام باش نەبوو لەگەڵ ژینگەی سلێمانیان ئەگونجاوە هەمووی شکایەوە. چی گونجاوە بۆ ئێرە؟ پێویستە بۆ شاری سلێمانی ئێمە سێ خاڵ ڕەچاو بکەین، هەرچەند تەوەرەکە ئەمە نیە، بەڵام پێم خۆش ئەمەش باس بکەم. سێ خاڵ ڕەچاو بکەین. یەک، ئێمە خاوەنی ڕەشەبایەکی بەهێزی، کەواتە ئەبێ یەک بیر لەوە بکەیتەوە دارێک بڕوێنی وەرگە ڕەشەبا بگرێ. دوو، خاوەنی سەرمایەکی زۆریشین، ئەوە بوو پلەی گەرما 2 ساڵ پێش ئێستا لە زستانە تا ناقص 14 واتە ئەبێ تۆ بیر لەوە بکەیتەوە دارێکیش بڕوێنی تەحملی ئەو بەستن و سەرمایە لەگەڵ ئەوەی خاوەن گەرمایەکی بەهێز. ئەمە خاڵی دوو. خاڵی سێ، ساڵی پار پلەی گەرما تا 46 پلەی سەدی لە ناو شاری سلێمانیا ڕۆشت. ئەنی ئەمەی من ئەم 3 ساڵە بە ئەم هینە باسەکەم. ئەمە سێ خاڵ. خاڵی چوارهەم، ئێمە شاری سلێمانی وەکو ئەو شارانە نییە کە بەڕاستی ئاوی پیاڕوە. هەندێک شار هەیە ڕووباری پیاڕوە، گرفتی ئاودانی درەخت و ئەمانیان نییە، واتە ئێمە ئاوی پێویستیشمان نییە کە جۆرە درەختێک بڕوێنین کە پێویستی بە ئاوێکی زۆر بێ. واتە لە شاری سلێمانی هەر دارێ بڕوێنین ئەبێ ئەم چوار خاڵە ڕەچاو بکەین. من وەکو خۆم ئەوەی کە بە ناو شاری سلێمانیا گەڕاوم، هەندێ داری سەبەح بەحمان بوو وشک بوو. باشە داری و کاریپتۆسمانە بوو، هەرچەند دارێکی خێرا و ئەوانەیە، بەڵام بەرگەی سەرماکەی نەگەر. هەندێ دار هەیە لە گەرمایە وشک بوو،
بە تایبەتی ئەم ساڵ لە هەولێری شەندێ داری زینەی جوان لە حەدیقەکانە وشە بوو. من سەرنجم ما زۆر لە سلێمانیە ڤیدیۆیەکشم لەسەرەوە بڵاو کردوتەوە زەیتون زۆر بە گونجاوەزانم بۆ ناو شاری سلێمان. زەیتون بە گونجاوەزان بەڵام کاک لوقمان زەیتون لەبەر سەرمایەک بەرگە ئەگرێت لەبەر سەرمای زۆرە لە ماوەی ئەم چەند ساڵەیە بەرگەی سەرماکەی گرت باشە بەرگەی گەرماکەشی گرت بەرگەی کەم ئاوی شەگرێ ئەنی نمونەشمان هەیە بۆ نمونە لە جەزرە وەسەتیەکەی شەستیەکەمانە لە تایتانیکە و ئەو مەنتیقەیە زەیتونی تیا ڕوێندراوە و بەڵام سەرکەوتوش بوون بەرگەی ئەو ژینگیان گرت تەنانەت بەرگەی دووکەڵی ئەو ئۆتۆمبیلانەشیان گرت و هەمیشە سەوزیشە دارێکی جوانیشە لەگەڵەوەشە بەری هەیە یان ئەو هەموو ئەو زەیتونانەی کە لەو دار سەرقەبرانە ئەڕوێندرێن بەبێ ئەوەی تەحملی بیاییشیان کرد یعنی لەبەرەوە ڕاستە داری تووشێکێکە لە دارە باشەکان من هەموو دارەکان بە باش دەزانم نەکوەکەوەی کە بەڵام چی باشترینە بۆ ئێرە من ئێستا لەم کاتەیە بۆ ناو شاری سلێمانی زەیتون بە باش دەزانم بەڵام یەکێک لە گرفتەکانی ئەم دارە ئەوەیە کە تۆزێ درەنگ گەورابێ بەڵام ئەکرێ ئێمە بە گەورەی لە مەشتەلەکان لەگەڵ یانە هین بکەین بڵین لەوێ خزمەتی بکەین و تۆزێ گەورە بێ ئینجا بێنینە ئەو جێگایە تو گرفتی چییە سنەوبەر گرفتی چی ئەگەر ئەوانە شەر سنەوبەریش باشە ینی سنەوبەریاتیش باشە بەڵام ئەکرێ ناکرێ ئێمە بۆ جوانکاری هەر نەوعدارێک بەکاربێنین ئەبێت تۆ لە کاتی ئەوانەی کە لە بواری ڕازاندنەوەی حەدیقەوانەیە شارەزان ناکرێ لە حەدیقەکانمانە ئێمە یەک جۆردار بڕوێنین لە شقامەکانمانە یەک جۆردار بڕوێنین ڕاستە داری باشتر هەیە بەڵام وەکووتم ئەبێ بۆ شاری سلێمانی ئەبێ ئەم چوار خاڵە ڕەچاو بکەین ئینجا دار بڕوێنین باش کاک لوقمانچی سەبارەت بە ئەرخەوان ئەرخەوانە سلێمانیە بوونی هەیە و لە کۆنەوە و خزمەتێکی واشی ناوە لەگەڵ سروشی سلێمانیشە خۆی ئەگونجێنێت بەڵێ ئەویش دارێکی ئەویش بە گونجاویێزان زۆر جوانی ئەویش جوانە و بە گونجاویێزان زۆر باشە کاک لوقمان بۆ هەبوونی لایەنێکی ئابووری باش لە هەر وڵاتێکا پێویستە گرنگێکی زۆر بە کەرتی کشت و کاڵ بدرێت لە ئێستادا لە هەرێمی کوردستان گرنگی دراوە بە کەرتی کشت و کاڵ و گرنگی دراوە بە جوتیاران بەداخەوە نەخێر ئەو گرنگیە نەدراوە چونکە بەڕاستی جوتیاری وڵاتی ئێمە بەرهەمەکانیان وەکو پێویست پارە ناکە ڕاستە لە ئێستایە کۆمەڵە کۆمپانیا خەریکن هەندێ بەرهەمی وەکو هەنجوین و هەنار و ئەوانە ئەبەنە دەرەوە بەڵام هەستەکەم ئەمەش داهاتەکەی بۆ جوتیار نییە ئەبێ حکوومەت بیر لەوە بکاتەوە داهات بۆ جوتیار زیاد بکە شیلۆیە هەنار جوتیارەکە بە 1000 دیناریا بە 500 دیناریا بە 700 دینار بیفرۆشێ چ بە خارجی بفرۆشێ یا بە ناوخۆی بفرۆشێ هەر پارەیەکی کەمە تۆ کاتێک کە بەرهەم ئەنێریتە دەرەوە ئەبێ وا بکەی هانی ئەم جوتیارانە بی کە بەرهەمەکانیان زیادکەن کە مەساحەی باخەکانیان زیادکەن گرنگی زیاتر بە باخەکانیان بکەی بڕوا بکە بە دۆزینەوەی بازاڕی باش لەگەڵ متمانە و ئومێدبوون بۆ نمونە ساڵی پار سایلۆکن هەرچەند وەکو پێویست ئەو دانەوێڵەیە لە هەرێمی کوردستان وەرنەگیرا بەڵام لەبەرەوەی کە وزارەتی تیجاری عراقی لەگەڵ وزارەتی تیجاری هەرێم گەنمیان بە 850,000 دینار وەرەگر بۆ تەنێک جوتیارەکان ئەم ساڵ هەمووی لە ئامادەکاری باشان بۆی کە هەموو زەویەکانیان داچێن بەدانێوەڵە واتە تۆ ئەگەر بمانەوێت ئەم کەرتە پێشخەین بەڕاستی ئەبێ حکوومەت خۆی بێتە پێشەوە هەموو و پێداویستیانەی کە هەن بە سعرێکی کەمتر یاخود شتی باشتر بێ بێنن بە جوتیارەکان و بە بازاڕێکی باشیان بۆ بدۆزێتەوە بۆ بەرهەمەکانیان ناکرێت ئێمە خاوەنی کۆنترین مێژوومان هەیە لە دانەوێڵایە بەڵام دانەوێڵەی وڵاتانمان بۆ بێ ئاردمان لە وڵاتانەوە بێ باشترین گەنممان هەیە بەڵێ کاک لوقمان و کۆتا پرسیارم هەرچەنە پەیوەندی بە تەوەرەکەشەوە نییە بەڵام بە دەرفەت ێزانم کام پرسیارەش بکەم چی سەبارەت بە هەڵپاچینی دار کە چەند ساڵێکە ماوەی بڵین بە تایبەتی ئەم ساڵ کەمتر هەڵپاچین بۆ دارەکان کراوە ئایا هەڵپاچینی دار شێوازە دروست و زانستێکی چۆنە شێوازی هەندێک دارمان هەیە تاوان دوو جۆر هەڵپاچینمان هەیە هەندێک هەڵپاچینمان هەیە لە پێناوی پاراستنی دارەکایە ئەنی ئەبێ دارەکە ئێمە بپارێزین هەندێک هەڵپاچینیشمان هەیە لە پێناوی پێدانی بەرا واتە بەرێکی باشمان باتێ ئەگەر دارەکانمان بەباشی هەڵپاچین بەر و شتەکەی وەکو پێویست نابێت تایبەت بە جوانکاری بەڕاستی ناکرێ هیچ دارێکی گەڵاوەری و تاوەرینی گەڵاکەی هیچ هەڵپاچینێکی بۆ بکرێت گرنگە بۆی بکرێت نابێت بۆی بکرێت باشە لە دوای ئەوەی گەڵاکەی وەری کە گرنگە بکرێت
کاتێک کە تۆ یەی هەڵپاچینەکەی وەکوتم ئەبێ گەڵای دارەکانمان زەرد ببێ بوەرێ اینجا هەڵپاچین بۆ ئەم دارەکە ئەمە خاڵی یەک. خاڵی دوو هەندێک جار هەڵپاچینەکان ئەبێتە هۆی من ئەمەی هەندێک شوێن بە باشی نازانم چونکە ئێمە لە هاوینە تیشکێکی خۆرمان هەیە کە سووتێنەرە بۆ قەدیدارەکانمان ئەبێ دارەکانمان بە شێوەیەک پەروەردە بکەین کە هەوڵ بین سێبەر بۆ قەدەکەی کا بە تایبەتی لای خۆی ئاواوە ئەنی تۆ ناکرێبی دارەکە هەموو پەلەکانی ببڕیتەوە و کە ئەمە هەڵپاچینت کردو ئەبێ بە شێوەیەک بیر ڕازێنیتەوە کە هەم قەدەکانی وەکو پێویست لەگەڵ ڕێگەکە یەکسان بێ کە بتوانێت بە باشی گەشە بکاتەوە لە بەهاری داهاتووە هەم تەوازونێکی بیتێ کە بەرگەی سەرما و ڕەشەبا و هەندێشتیش بگرێ و هەم لەگەڵ ئەوەشا جوانیەکی بیتێ بە شێوەیەک بێ ڕازێنیتەوە ئەمە جوانیەک ببەخشێ بە حەدیقەکەمان لەبەرەوە ئەمە بۆ ئەو دارانی کە لە حەدیقەکان بەڵام ئەو دارانی کە ئەو درەختانی کە ئیبەرن ئەمە هەڵپاچینەکەیان کاتی خۆی هەیە شێوازی خۆی هەیە تۆ هەندێک جار هەڵپاچینەکە بۆ یەکە بەرهەمێکی باشمان بات بەڵام هەڵپاچینی دارە جوانکاریەکان وەکو وتمە بێ و کاتان هەڵی پاچی کە گەڵاکانیانەوەرێت ئەمە خاڵی یەک دوایش ئەبێ چەند مەرجێکی تیاابێ بزانی بە شێوەیەک ئەی ڕازێنیتەوە کە لەگەڵ ژینگە چی بەکارهێنی بەڵپاچینەکە هەیە بە تەورێکەکەوتە دارەکە هیچی پێوە نایڵێتەوە بەداخەوە ئەمە وەکو قەتڵ و ئامکردنی دارەکانی بینم من ئەم حاڵەتە ئەمە هەڵپاچینی دارەکان نیە هەڵپاچین هەندێک جار لەوانەیە درەختەکە پێویستی بە هیچ شتێکی وانە بێ کاتێک کە تۆ سەیریەکەی تەنها پێویستی بەوە بێ ئەو لقە وشک و نەخۆشانەی کە هەن لێ بکەیتەوە نەک پێویستی بە و بڕین و لە توپەتکردنابێت. سپاس بۆ تۆ مامۆستا زۆر خۆشحاڵ بووین.